بلی تماشوانین هیچا ام مجاری بردوام کن دکتر باسل معراوی نویسکر و شروفکاری سیاسی جه عزازی میوانی من دبن سلاف بوده بریز معراوی دست پیکی ده تخواسم الگورا بحوریات اگر زیده بونا ایریشن اسرائیلی بطایبه جیل همبری فروخانین شام و حلب چنه مساء الخير، تحياتي للجميع. والله وارتان باش صلاة لهم ولايك الدكتور باسل من دموات وكو شروفكاريكي سياسي لنا سوريا وقصب كم لماوي دسا ياخد لماوي دروجي رابردو دات سانهير شكرا وتسر حلبو دمشق لأنزام دا فروك خانكان لكار كوتون أمي كإستا رودادات مترسيدارة بتايبتيكا هاوتريبا لقل ئاڵۆزیەکانی ئیسرائیل و کێشەکانی ئێران بە هەمان شێوە ئەمە جەنگێکە لەناو جەنگێکی دیکەدا واتە ئەم جەنگێک کە ئێستا هەیە ڕەنگە جەنگێک بکرێن و ساڵ بەردەوام ببێت بەڵام دەکرێت ئەوە بڵێن کە ئەو هێرشانە ئێستا هەن بە چەکی جیاواز بە شێوازی جیاواز ئەنجام درەوە بەڵام دوای هێرشەکەی غەزە و ئۆپەراسیۆنەکەی غەزە سێ هێرش لە ماوەی سێ ڕۆژدا ئەنجام دراون ئەمە واتای ئەوەیە کە میلیشەکانی ئێران و هەروەها گروپە چەکدارەکان لە عێراق و سووریا دەیانەوێت لە بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا بدەن دەیانەوێت لە بەرەی ئێرانەوە بسنە ناو جەنگی ئیسرائیلەوە و هەروەها شەڕی ئیسرائیل بکەن لە بەرەی سووریا جۆلان و هەروەها حیزبوڵڵا لە لوبنان ئەم هێرش و چەکە جیاوازانەی کە ئێستا بەکاردێ ئامانز لێدانە لە ئیسرائیل بۆ ئەوەی کە فشار لەسەر ئیسرائیل دروست بکەن هاریکاری مرۆیی بنێردرێت بەردەوام بێت نابێت بارودۆخی مرۆیی لەوە کارەسەر بارتر بێت کە ئێستا هەیە و پێویستە لە کاتی هاتنە خوارەوەی فڕۆکەکانیش بە هەمان شێوە کاتێک هێرشەکانی بەشار ئەسادیش لە کار دەکەون و ڕێگری لەوە ناکرێت یاخود کەسەکەکان بهێنە ژوورەوە ئەمە دەبێتە کۆتایی ڕێڕەوی ئاسمانی لە نێوان ئێران و ناوچەکانی دیکە ئەوان خۆیان دەپارێزن لە هاواهەنگیکردن لەگەڵ رووسیا بە هەمان شێوە ئەم هێرشانەی بەم دوایی ئەنجام دران لە ئاسمانی زۆلان و نەوسەکانی دیکە هاواهەنگێک هەیە لەگەڵ رووسیا دەچکە رووسیا نایەوێت لە هەمان کاتدا کێشەی ئاسمانی دروست ببێت. دکتۆر باسل دەخوازم بزانە بەم گۆران نرخاندنێتە گەلو ئەڤ ئێریشن ئیسرائیلی حتاکو شەرێ ئیسرائیل و حەماس بەردەوام بکە ئێریشن ئیسرائیلی لە هەمبەری فڕۆخانەیەن شام و حەلەبێ و لە هەمبەری بنکەیەن دنجی لە سووریا بەردەوام دەبن؟ بەڵێ من وای دەبینم کە ئەو هێرشەی حەماس ئەنجامی داوە بۆ سەر ئیسرائیل هاوپەیمانی ناتۆ و ئەمریکا و ئەوروپای هێناوەتە دەنگەوە ئێستا ژمارەیەکی زۆر سەرباز لە چەند ناوچەیەکی دیاریکراو لە لایەن ئەمریکا و ئەوروپاوە کۆکراوەتەوە لە دەوروبەری سووریا و ناوچەکانی ئەم ناوچەیەوە لەلایەکی دیکەوە ژمارەیەکی زۆر سەرباز لە چەند ناوچەیەکی دیکەش کۆکراونەتەوە خەڵک هاتۆتە سەر شقام و ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لە هەمان کاتدا کۆدەنگێکی سیاسی هەیە بڕیارێکی سیاسی هەیە لەوەی ئێران ڕێگری لێ بکرێت کە دەستم کارەوە وەربدات واتە ئەگەر میلیشە ئێرانیەکان کە لە سووریا هەن ئێستا خەریکی هێرشکردن دەبێ ڕێگری لەوە بکرێت ئەمانە غەزە سەر بخەن و پشگیری لە غەزە بکەن لە ماوەی زیاتر لە 15 ڕۆژدا دەبینین کە میلیشەکان زۆر بە ئەستەم دەتوانن دەست لە شەڕی ئیسرائیل و حەماسەوە وەربدەن. ئیسرائیل کە بانگەشەی ئەوە دەکات
هێرشی زەمینی بۆ سەر ئیسرائیل ئەنجام دەدات من پێم وانێ ئەم هێرشە ئەنجام بدرێت و ئەمە قسێک بێت لەگەڵ زانستە سەربازیەکاندا بگونجێت بەخود ئیسرائیل بتوانێت ئەم هێرشە بتوانێت ئەنجام بدات چونکە حەماس بربنەمایەکی معناوی هەیە لە ڕووی سیاسیەوە ئیسرائیل کێشەی دیکەی هەیە بەڵام ئەم هێرشە ئیسرائیلیانە بۆ سەر تەواوی پێگەکانی ئیران بەردەوام دەبێت بە تایبەتی لەلایەن چەکە وردەکان ئەو چەکانەی کە ئامانج دەپێکن لە دوورەوە بۆ ئەوەی زەرمەندی یاخود زیانی زیاتری مرۆیی بە ئێران بگەێنێت و ڕێگە نەدات بە ئیران کە ئەو چەکانەی خۆی کە لە وڵاتان دیکێ بتوانێت زموزۆڵی پێ بکە لە حەلەب و لە ناوچەکانی دیکە بۆ ئەوی گوازێتەوە بۆ زۆلان و بیگەێنێت بە حزب الله واتە ئیسرائیل بەردەوام دەبێت لە لێدانی ئامانجەکان و پێگەکانی ئیران لە سووریا مەیدانێکە بۆ ململانێکردنەوەی یاخود یەکلاییکردنەوەی ململانەکان ئاگدارێکی زۆرش لە لوبنانەوە هەیە وریاییەک هەیە بۆ ئەوەی هەمان شت دروست نەبێت چونکە ئەوێش دەکرێت هەموو زۆرە شەڕ و بردومانێک بیگرێتەوە ئەوەی کە لە سووریا ڕوو دەدات ئێرانە ئەم کارە ئەنجام دەدات بەرەیەکی ئێرانە بۆ یەکلاییکردنەوەی ململانەکان کە لە نێوانیاندا هەیە سووریا پێگەیەکی سەرەکیە بۆ یەکلاییکردنەوەی ئەم ئالۆزیانەی کە ئێستا هەیە داخستنی ئاسمانیش بە هەمان شێوە داخستنی هێڵی ئاسمانی دەرەنجامی دەبێت. سپاس بۆتە دکتۆر باسل معراوی شرۆڤەکاری سیاسی و نویسکار ji Ezazîl geldi.